چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 36 پەناگرتن بە خوای پەروەردگار لە فێڵ و تەڵەکەی شەیطان. خوشک و برای ڕێزدارم، شەیطان دەیەوێت تۆ سەرگەردان کات، تۆ لە ڕاستە شەقام لابدات و دوورت خاتەوە لە خوای پەروەردگار. شەو ڕۆژی خۆی دەکاتە یەک و هەوڵ دەدات کە تۆ جارێکی تر بجێڕیتەوە سەر ئەو گوناه و تاوانانەی کە پێشووتر دەتکردن. چۆن لێ دەگەڕێت کە تۆ دوورکەویەوە لە گوناه و تاوان؟ ئەوە تا بەخۆی دەڵێت لەئوغوینەهم ئەجمەعین إلا عبادك منهم المخلصين. دەڵێت خودایە شەرت بێت هەر هەمویان سەرگەردان و سەر لێ شێواو بکەم، شەرت بێت هەر هەمویان گوناه و تاوان لە بەردەمیان شریم بکەم، سەر لێ شێواویان بکەم. ئەوە شەرتی خۆیەتی، ئەوە بەخۆی شەرتی کردووە و بەخوای پەروەردگار دەفەرمێت ئیدی شەیطان إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير. ئەو دەستە و تاقمەکەی خۆی بانگ دەکات، هەمیشە بانگەوازیان دەکات بۆ ئەوەی ببنن شوێنیان ببێتە جەهەنەم و نیشینگەیان ببێتە دۆزەخ. بەڵێ بۆ دۆزەخ بانجیان دەکات دەستە و تاقمەکەی خۆی. ئیتر ئەمە باش بزانە کەواتە بانگت دەکات بۆ خۆشی نا، بۆ بەهەشت نا، بەڵکو بانگت دەکات بۆ دۆزەخێکی هەتاهەتایی. بۆیە هەمیشە هەوڵدا پەنا بگرە بەخوای پەروەردگار. وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم. هر كاتێک لەناو دڵتدا شەیطان وەسوەسەی کرد، وەسوەسەی خستە دڵتەوە و بانجی کردی بۆ گوناه و تاوان، بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم.